هەموو قورآنی لەبەر کردووە، هەموو حەدیثی هەرچی کتابی حەدیثێ لەبەری کردووە، هیچ نەماوە لە دین ئەمجا هاتۆ لە فەری مشت فێرە بێ. تۆ نازانی سەمیع الله لمن حەمیدە یعنی چی فێرە بی؟ تۆ دینەکەت فێر بە، بزانە قیامەت چییە. ئەگەر لە قیامەتەکەی خۆت وەڵام شتی لێەوە فێر بووم، هەزار شتی خراپیشی لێەوە فێر بووی، هەزارها ڕۆڵەی ئەم میلەتە و ئەم گەلە بەهۆی فیلمەکانەوە خۆی خنکان و خۆی سووتان و خۆی کوشت. چی لێ فێر بووی؟ هەزار ئەلقە 500 ئەلقە سەریکە چی فێر بووی؟ خۆت و ماڵ و مناڵە فاشل کرد، وەڵام شتی لێەوە فێر بووم. ئەی دۆ خۆ دینیش خۆ فێر شتێکا، خۆ فێر خراپەکاریت ناکات دینی خوا، بۆ لە دینی خوا شارەزانیت. ئەی بۆ 500 نیو سعات و 40 دقەی سەیری گوێ لە دینی خوا ناگری، گوێ لە وتار ناگری، ناوەڵا گوێ مەگرن شێتە بی. ماشەڵڵا چەند عاقڵی، شێتە بی، گوێ لە وتار مەگرە. ئەمە شەیطانە پێت ئەڵێ، شەیطان ئەڵێ گوێ لە دین مەگرە، شەیطان ئەڵێ شێتە بی. ئەینا ئینسانی عاقڵ قەت شتی وان ناڵێ. یەک پێغەمبەر شێت بوو سەلامی خوایان لەسەر بێ، یەک سەحابە شێت بوو، یەک پیاو چاک شێت بوو، ملیۆنی ئەوەنی من و تۆ دینیان خوێنە، لە هەموو کەسێکش عاقڵتر و تێگەشتوتر بن. بۆیە ئاگادار بە شەیطان ئا بەم شێوەی بۆت دێ. ذیکری خوا بکە،